بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایشێکی شیاو بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی. درود و سڵاوات و میهرەبانی خوا بەخوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر کوێیەکان، ڕێز و سڵاوێکی گەرممان بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەیە. تاعات و عیبادەتی ڕۆژی پیرۆزی جومعەشتان لێ پیرۆز و وەرگیراو بێ لەلایەن خوای گەورەوە ئینشاءالله. لە مەڵقەی بەرنامەی بەفەڕدا قسە دەکەین لەسەر یەکێ لە دەردە کوشندە دەرونیە زۆر خراپەکان کە ئاینی پیرۆزی ئیسلام هەڕەشەیەکی زۆر سەختی لە ئەنجامدەرانی کردووە و هەوڵی بنەبڕکردنیشی داوە لە نێو دەرونی تاک و خێزان و کۆمەڵگەی موسڵماندا. ئەویش بریتە لە خۆ بە گەورەزانی و کیبر و تەکەبر، ئەوەی کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەم و لۆمەیان کردووە. بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عوسمان ئەحمەد زانای ئاینیمان کردووە کە پێکەوە باز لەم دەردە کوشندەیە دەکەین بە ئومێدیەوەی هەر کەسێ لە ئاستی خۆیەوە دوورکەوێتەوە لە تەکەبر و خۆ بە گەورەزانی و هۆکارەکانی دیاریەکەین و پەنجەژەخینە سەر چارەسەر. جەنابی مامۆستا سڵاوی خۆی گەورەت لێبێت، تاعات و عیبادەتتان قبوڵ بێ و سوپاس بۆ و دەرفەتەی کە بە ئێمە دبەخشی. سڵاو لە بەڕێزیشتان و لە سەرجەم بیسەران و بینەرانی بەڕێز بێت. زۆر زۆر سپاس مامۆستاییان. باز لە تەکەبر و خۆ بە گەورەزانی ئەکەین. بێگومان هەر چەمکێکیش کە ئیسلامی پیرۆز بیاوێ مەدحی بکە یا زەمی بکە، خۆی پێناسەی خۆی واتە ئیسلام یا قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم ئەوان پێناسەیان بۆ دیاری کردو. پێم خۆشە بزانم ئیسلامی پیرۆز چۆن وەسف و تعریفی خۆ بە گەورەزانی و تەکەبوری کردووە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. أما بعد، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە خوای پەروەردگار بە درێژایی تەمەنی زەوی کە پێغەمبەرانی ناردووە سەلامی خوایان لەسەر بێت، ئەو پێغەمبەرانە هەر یەکەیان پەیامی پێبووە بۆ گەلەکانیان. کۆی هەموو ئەو پەیامانە لە ئیسلام ئاخوای پەروەردگار کۆی کردوێتەوە. ئیسلام ئاینێکی گشتگیرە، تەشبیه نەبێ وەک بوونەوەر وایە، لە بوونەوەر فراوانتر. چۆن بوونەوەر جێگەی ئەم هەموو دروستکراوەی تیا بۆتەوە، ئیدارەی هەمووشی ئەدات. شەریعەتی پیرۆزی ئیسلام پەیامێکی ترە لە بەرانبەر پەیامی کەونیەوە. کەون بوونەوەر پەیامێکی خوای پەروەردگارە، شەریعەتێکی کەونیە. ئیسلام شەریعەتێکی منطوقە، گۆیایە، یعنی ئەو یوتلا و یقڕە، ئەخوێنرێتەوە، ئەوترێتەوە. ئەم پەیامە پەیامێکی گشتگیرە وەک کەون بۆ هەموو بابەتەکانی دنیاە. ئەمیش بەشێک لە پەیامەکە بۆ هەموو پێویستیەکانی ئینسانە لە دنیاە. بەشەکەی تریشی کە هیچ پەیامێکی تری لە سەرزەویە نیەتی، ئەویش ئەوەیە پەیامی معنەوی، باری ڕۆحی و ئەخلاقی و معنەوی و دەرونی ئیناخی ئینسانە و لە هەمان کاتیشە وەک بەشێکی پەیامی دنیاییە، پەشەکەی تریشی پەیامی ئاخرەت و قیامەتیە کە مەسئلەی معنەوی و ڕۆحی و دەرونی لە هیچ پەیامەکانی ترانیە، پەیامەکانی سەرزەوی بەس لە پەیامی خوایە هەیە. و وەک ئەوەی کە پەیامێکی قیامەتی دیارە، پەیامەکانی سەرزەوی باسی قیامەت و مەسئلەی غەیبی و ئەمانەتیانە. جا کە ئیسلام هاتووە ئەوێت چارەسەری کێشەکانی ئینسان بکە لە هەموو لایەکەوە، لە لایەکیان کە باسی دنیا و پێویستیەکانی دنیا و وەگەڵە دەسەبەرکردنی پێویستیەکانی ژیانی ئینسانە لە دنیاە، لە هەمان کاتا تعدیلکردن و پەروەردەکردن و پاککردنە و تەسکیە و خاوێنکردنی ناخی ئینسانە تا شایستەی ئەوە بێ لەم زەویە بتوانێت
زەوی ئاوەدان بکاتەوە بە ڕێگە و جێگە و شێوازێک کە ڕەزامەندی پەروەردگاری لەسەر بێت. جا شریعەتی خوای پەروەردگار کە هاتووە زانەکانە فەرموون شریعەتی هەموو پێغەمبەران چوار مەسەلەی گرنگی تیا بووە. یەکێکیان مەسەلەی ئیمان و بیر و باوەڕ بووە کە لە پەیامی هەموو پێغەمبەرانە هەبووە. یەکێکی تریان مەسئلەی عیبادەت بووە کە لە هەموو پەیامی پێغەمبەرانە هەبووە سەلامی خوان لەسەر بێ. یەکێکی تریان مەسئلەی حەڵاڵ و حەرام بووە کە لە پەیامی هەموو پێغەمبەرانە مەسئلەی حەڵاڵ و حەرام هەبووە. یەکێکی تریان مەسئلەی ئەخلاقیات بووە. لە ئەخلاقیاتە کۆمەڵێ صیفات هەیە پێیان ئەوترێ حوسنی خولق یان پێیان ئەوترێ مەکاریمی ئەخلاق یان پێیان ئەوترێ ئەخلاقی حەسەنە یان پێیان ئەوترێ سیفەتە بەرزەکان. ئەمانە شریعەتی خوای پەروەردگار ئینسانەکانی بۆ هانداوە و تەشجیعی کردوون لەسەری. لە مقابلی ئەمانەوە کۆمەڵێ صیفاتی تر هەیە پێیان ئەوترێ صیفاتی مەذموم، قەبایح، ناشرین، سیفەتە شەڕەکان، سیفەتە قەبیحەکان. بە هەمان شێوە دەستنیشانی ئەمانەی کردووە و ئەمانەی بە حەرام داناوە و ئینسانەکانی لێ دوورە خاتەوە و قەدەغەی کردووە و هەڕەشەی لەسەر داناوە و باسی سزای قیامەتی لەسەر کردووە وەک چۆن سیفەتە بەرزەکان هەڵنانی لەسەر کردووە ئینسانی هەڵناوە وعدی داوە بە ئینسانەکان پاداشتیان هەیە، بینینی خوای پەروەردگاریان لە پاداشتا هەیە، بینینی پێغەمبەریان هەیە صلی الله عليه وسلم بەهەشتیان دەزەکەوێت ڕفیقاتی پێغەمبەران و سڵدیقین و شوهەدا و صالحین هەیە. ئەمانە پێیان وترێ سیفەتە چاکەکان. لە مقابلی ئەمانە وەک باسمان کرد و وتمان سیفەتە ناشرینەکانیش هەیە کە پێی ئەڵێ بەهەشتی لە چیز ئەچێ، ڕەزامەندی خوای لە چیز ئەچێ، بەهەشتی لە چیز ئەچێت، ڕیضوانی خوای لە چیز ئەچێ. ئەمانەشی لێ ناوە سیفەتی قەڵب و ناشرین و قەبیح. یەکێک لەو سیفەتانە کیبرە. کیبر یەکێکە لەو سیفەتانە کە ئیمامی غەزالی ئەفەرمێ منبع و سەرچاوەی هەموو شەڕ و شەقاوەتێکە بۆ دنیا و قیامەتی ئینسان. ئەوەندە سیفەتێکی قەڵب و ناشرینە. ئەم سیفەتە خوای پەروەردگار لە قورئانە باسی کردو و ئاماژەی پێ کردووە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودە و فەرمایشتا باسی کردووە. زاناکان هاتوون پێناسەی کیبریان کردووە. زاناکانی زمانەوانی باسی ئەویان کردووە و تویانە کیبر ئیسمە وەک کیبریا بە معنە عەظەمەتە کە مقابلەکەی سیغەر و بچووکیەتیە. عەظەمەت یعنی حەق بدان بەخۆ کە زۆر بە گەورە و بە مهم خۆی سەیری بکا و لە مقابلیشەوە خەڵکانی تر یا شتانی تر لەبەر چاویە یا لەبەر نەزەری ئەمە زۆر زەعیف و بێنرخ و کەمبایەخ و کەم قیمەت بن. زاناکانی شەرع هاتون پێناسەی تایبەتیان کردووە وەک جەنابەت ئاماژەت پێکرد کە بۆ هەموو شتێک ئیسلام پێناسەی خۆی هەیە. کیبر یان تەکەبور یان تەجەبور یا ئیستیکبار ئەمانە هەمیان کۆمەڵی ئەلفاظ و شتی تریش هەیە لەگەڵیانە. ئەم سیفەتانە زاناکان باسی ئەوە ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی کردووە و لە تعریفی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەولاوە پێم وایە هیچ پێناسە و تعریفێکی تر ئەوەندە پڕپێک بێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەوەمان بۆکە کە باسی کیبری کردووە. شخصێک باسی ئەوەی کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەوەی کرد کە کەسێک لە دڵیا بە ئەندازەی مسقالە زەڕەیەک کیبر هەبێ ناچێتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەمە کرد بۆ هاوڵانی هاوڵە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسانی وا هەیە حەزەکە جلەکانی سپۆرت بێ، نەعلەکانی پێڵاوەکانی برێقەدار بێ، جوان بێت، بڵێن مەسەلا قژی داهێنراو بێت، وەلحاصل لە هەموو ڕۆیەکۆ وەگەڵە پاکەتی بێت، سپۆرت بێت، جوان و ڕازاوە بێت. ئەمەش وەکو بڵێ هینەکەوێ ئەی پێغەمبەری خوا بەرکی بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن الله جميل يحب الجمال في الأمر كله. فەرمووی خوای پەروەردگار ڕازاوەیە لە هەموو بارەیەکەوە لە پشت لە ژوور ئەوەی کە ئێوە تەسەوورێکن، لەوە ڕازاوەترە، لەوە سپۆرترە، لله المثل الأعلى. ئەو سیفەتانی کە خوای گەورە. بەڵام ئەگەر پیاوێ بیەوێ خۆی
پاکەتی بێ پاک و تەمیز بێ وتوکراو بێ پاک و تەمیز بێ بۆنی خۆش با لە خۆی جلەکانی بۆ پێڵاوەکانی وەلحاصڵ جلوبەرگەکەی ماڵ و شوێن و جێگای پۆشتە و پەرداغ بێ فەرمووی ئەمە هیچێکە لەوانە کە لای پەسەندە چونکی ئەمە گەیشتووەتە شتێک کە خوای گەورە پێی خۆشە خوای گەورە خۆی ئەو سیفەتانە هەیە بەشێکیشی یاوە بە عەبدەکانی دیارە بە نەقسۆ ناگەنە سیفەتەکانی خوای گەورە بەڵام بە نەقسۆ پێی خۆشە خوای گەورە سیفەتانە لە عەبدەکانی هەبێ کەوا بوو کیبر ئەوە جارە پێغەمبەر فەرمووی کیبر ئەزانن چییە بطر الحق وغمط الناس یا بطر الحق وغمط الناس بریتیە لەوەی ئینسان حەق ڕەت کاتۆ قبوڵی حەق نەکات حەق پێشێل بکات و خەڵکی بە بێبایەخ و کەم نرخ سەیر بکە وەگەڵە پێیان ڕابێرێ بە سووک سەیریان کات بێ نرخ بێ قیمەت سەیریان کات فەرمووی کیبر ئەمەیە هەڵەکەی بۆ ڕاستکردنەوە ئەم جارە قورئانی پیرۆز هاتووە کە ئەم پێناسەی بۆ کردوین هانمانەدا کە دوور بین لەم سیفەتە ناشیرین و قەبیح و نالەبارەوە بۆیە لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنە ئەم بابەتە باس کراوە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە زەمی ئەوانە ئەکات و هەروەها قورئانی پیرۆز و فەرموایشت و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی ئەوەمان بۆ ئەکات کە جزور و ڕیشتی ئەم مەسەلە لەکوێوەیە دەریەهێنێ بۆمان و ئەیەوێ ئینسان ڕزگارکالەی لە سەرەتاوە کیبر عجب یەکێکە لەو سیفەتانەی کە وەگەڵە ئینسانی پێوە شێلراوە بەڵام ئینسان ئەبێ ئاگای لێبێ زاڵ نەبێ بەسەریات چونکی هەرچی سیفەت هەیە تەقریبەن لە دنیاە لە ناو زۆربەی مەخلوقەکان و دروستکراوەکانی خوای پەروەردگارە لە ئەرزاکە خوای گەورە خەڵقی کردووە ناخی ئینسانەوە کوڵی ئەم سیفەتانە هەیە بەڵام هەموو خوای گەورە ئەیەوێت تەوازن دروست ببێ لە ژیانی ئینسانە لە حیاتی ئینسانە لە مەسیرەی ئینسانە لایەکیان زاڵ نەبێ بەسەر لاکانی ترا ئەوانی تر ژێر پێ بخا وای لێ بکە مرۆڤ بەهای مرۆڤیەتەکەی لەدەست بدات زۆر باش مامۆستا کۆمەڵێ سیفات هەن هی خوان جەلە جەلاله بەڵام بەشی مرۆڤەکانی تیاداون یعنی بە جۆرێ لە جۆرەکان مرۆڤەکانیش پشکێک لەو سیفەتەی خۆیان بەرکەوتووە لە فەرمودەیەکی قودسیە هاتووە خوای گەورە لەسەر زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خۆ بە گەورەزانی و کیبر لیباسێکە تایبەتە بە من هەر کەسێک کێشمەکێشم و شەڕە قۆز یان بۆ منە بەجۆرێ لە جۆرەکان کێشمەکێشم لەگەڵا بکە ئەوە من پشتی ئەشکێنم مەبەستمەوەیە ئەمە سیفەتێکە تەنها تایبەتە بەخوا و نابێ مرۆڤەکان توخنی بکەون و خۆیان بەجۆرێ لە جۆرەکان بەسەر بەندەکانی ترا خۆیان بە گەورە بزانن دێمە سەری بەڵام وەکە عەرزم کردی قورئان کۆمەڵێ ئاماژەی پێیەکە یەکێک لەو ئاەتانە باسەکەن کە خوای گەورە فەرمێ كذلك يطبع الله على كل قلب متكبر جبار فەرمێ خوای پەروەردگار مۆر ئەنێ بە دڵی هەموو دانەیەک لەوانەیانە کە خۆیان بە ناحەق بەزل فەرز ئەکەن بەسەر خەڵکا و شایستەی ئەوەیان نییە خۆیان تەکەبور بکەن خۆیان بەزل بزانن بەسەر خەڵکا خۆیان فەرزکەن بەسەر خەڵکا بەسەر دروستکراوەکانی ترا بەسەر ئینسانەکانی ترا بەسەر مرۆڤەکانی ترا ئەگەر ئەم سیفەیان کردو نەترسان لە ئامۆژگاری خوای گەورە نەترسان لە هەڕەشەی خوای گەورە لە مەوعیزەی پێغەمبەریان قبوڵ نەکرد خوای گەورە مۆرەنێ بە دڵیانە هیدایەت کە نیعمەتێکی گەورەیە خوای گەورە لەوان یەگرێتەوەی تر بنسبة أو موضوع كباسكت كل ولا بيغمبري خوا صلى الله عليه وسلم لفرمودية كاك فرمودية خدسية باسية كابا چند لفظي كاتو إيش أنا فرمي خواي تعالى أفرمي الكبر ردائي والعظمة إزاري من نازعني ألقيته في النار يعني فرمي من نازعني فيه أدخله النار يا أدخله الجنة أو كما قال أدخله النار أستغفر الله أفرمي هر كسيك كبرياء أفرمي ردامة لكاتي خويا تشبيه نبي في غمر صلى الله عليه وسلم وصفك هنا وبوي أوان اللي دورو بريان جوان ليتي تيان بقينه
خی گەورە فەرمێ ریدا پۆشاکێ بووە لە پشتێن بیلا تەشبی دراوە ئینسان داوێتی بەخۆیان لە پشتێن بەرەو ژوور وەکو چۆن ئێمە پێڵێن کەوا یان پێڵین مراخانی ئەوەی لەسەرەوە لە بەریەکەین بەشی خواروی کە ئێمە پێڵێن پانتۆڵ یان پێڵێن شەڕواڵ ناوی ئیزار بۆ لای عەرەبەکان ئەفەرمێ ئەم دوانە حەق تەعالا فەرمێ بەرگی خۆمە هەر کەسێک کێشمەکێشم لەگەڵا بکە بیەوێ بیبا بۆ خۆی ئەفەرمێت ئەلقەیته فی النار ئەی خەمە ئاگریان لعذبته یان عذبته سزای ئەدەم ئەم سیفەتە بەس شایستەی خوای گەورە ئیبن مەنزوور باسی ئەوە کە ئەفەرمێ متەکەبیر یەکێکە لە سیفەتەکانی خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم سیفەتە شایستەی هیچ کەسێک نییە لەبەر ئەوە ئەو پەری عەزەمەتە ئیتر لەوە گەورەتر نییە هەندێکی ترە فەرموون لە کەماڵە ئەو پەری تەواوی نییە هەرچی مەخلوقە نەقسی تایە مەلائیکەی بەس ئەوەی کە نەقسی تیانە ئەڵڵایە بۆیە بەس ئەڵڵا شایستەی تەکەببرە کە خوای گەورە ناوی خۆیەتی ئەلمتەکەببر صفەتی خۆیەتی نایدا بە کەس زۆر باش مامۆستا ئینشەڵا پاشتر ئەگەر ملاحەزەیەکی بچووکم بکەی لەبەرەوە خوای گەورە یەکەم هەرچی مەخلوق هەیە پێویستی بە غەیری خۆی هەیە ئەڵڵا پێویستی بە غەیری خۆی نییە هەرچی مەخلوق هەیە عەدەم بەسەریا هاتووە و نەبوونی بەسەریا هاتووە بەسەریشی هاتێ خوای گەورە بەسەریا نایە هەموو مەخلوقێک پێویستی بەوە هەیە غەیری خۆی دەسی پێوەی بێ ئاگای لێ بێ بەس ئەڵڵایە کە الحەی القەیوم خۆی بەخۆیەتی بەڵێ ڕاستە زۆر باشە مامۆستا پاشتر لە ڕوانگەی قورئان و فرمودەکانی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه و سلم باز لە سزای دنیا و دوا ڕۆژی ئەو کەسانەکەن کە کیبر و خۆ بە گەورەزانی بەشێکە لە ژیان و بیرکردنەوە قسەیان با بپرسم هۆکاری دروستبوونی کیبر چییە سەرەتا جەناب داماشت بەوە کرد لەگەڵ قوڕی ئینسانە جۆرێ لە کیبر هەر شێلراوە بەڵام مرۆڤی ئازا و سەربەرزەوەیە بیمرێنێ و وەکۆ لە ژێرپێی خاو نەیهێڵێ هۆکارەکانی زیندوو بوونەوە و گەورەبوونی کیبر لە مرۆڤە لە قسەکردن یا لە هەڵس و کەوت و بیرکردنەوەیان لە چیەوە سەرچاوەیان گرتووە بۆچی دروستە بنەوە زانەکانە فەرموون کیبر وەلیدە و لەدایک بووی عوجبە عوجب باری معنەوی کیبرە دیمەنی معنەویەکەیەتی دیمەنی ظاهریەکەی پێوترێ کیبر دیمەنی ظاهریەکەی پێوترێ کیبر بەس دیمەنی معنەوی و نادیاریەکەی باڵتینیەکەی عوجبە خۆ سەرسامبوون وەگەڵێ سەرسامبوون بەخۆوە یا ئینسان خۆی لا عەجایب بێ خۆی لای گەورە بێ ئەمە وا ئەکا کیبری لێپەیاب بێ کیبریش لە وتە لە قسەکردن لەگەڵ عوجبە خۆی دەرەخات لە کردارە لە سلوک و هەڵسوکەوتە لەمانە لەم بوارانە خۆی بینێتەوە زانەکانە فەرموون هەندێکیانە فەرموون کورتەکەی سێ بەشی ڕئیسیە کیبر کە ئەسبابی دروستبوونی کیبر سێ بەشە یەکێکیان لە خودی شخصەکەیە کە خۆی بە متەکەبیر و گەورە ئەداتە قەڵەم و خۆی پێ گەورەیە و خۆی پێ پڕعەزەمەت و گەورەی و عەجایبە دووهەمیان ئەوانەی کە ئەم لەوانەیە کە ئەم خۆی بە گەورە ئەزانێ بەسەریانە بەشی سێهەمیان لەم دوانانیە لە غەیری ئەمانایە کە ئەویش ڕیایە یەکەمیان لەوانایە کە خۆیان بە گەورە ئەوانن کە عەجایە بمێنن بە خۆیان لە ناخی خۆیانە دووهەمیان لەوانەیانە کە ئەم خۆی بە گەورەیە زانێ بەسەر ئەوانە سێهەمیان لە غەیری ئەم دوانایە کە ڕیایە هەندێکی تر لە زانەکانە فەرموون کیبر لە کۆمەڵێ مەجال هەیە کە سەر دەرەهێنێ یا ئەسبابن بۆ ئەوەی کە ئینسانەکە خۆی پێوە هەڵ کێشێ و خۆی فەخری پێوە بکە خۆی شانازی پێوە بکە بەسەر خەڵکی ترا خەڵکی تری لا بچووک بێ کۆمەڵەشتن یەکێکیان ئەڵێن ذات و خودی ئینسانەکەیە ئەمە یەکێکیانە دوای ئەگەر مەجال هەبوو بە کورتی باسێکی لێوەکەین دووهەمیان ئەڵێن لەوانەیە یەکێ لە سەبەبەکان عیلم بێت یەکێکی تریان لەوانەیە سەنعەت و حرفەیەک بێت کە ئەم ئینسانە ئیزانێ و خەڵکی تر نایزانێت بەشێکی تریان سەروەت و سامان و دارایی و تیجارەتە کە ئەویش دیارە لە چینی دەوڵەمەند و توجارە دەرەکەوێت هەندێکی تر سەبەکە لایەن جوانی و ڕازاوەیی و پێکەوتەییە ئەویش زیاتر لە ئافرەتانایە هەندێکی تر زۆری ئەتباع و شوێن کەوتوانە کە ئەویش جاری وا هەیە لە ئەحزابە زیاتر ئەمە زۆر دەرەکەوێ لە سەرۆکی حیزبە لە دەستەی سەرۆکایەتیە
یان بڵێن لە گەورەی عەشرەتا خۆیە بینێتەوە ئەوانە شانازی ئەەکەن بە زۆری ئەتباعەکان و خەڵکەکانیان و گەورەکانیان هیوا هەیە سەبەبی تر هیوا هەیە لە غەیری ئەمانە کە ئیتر شتێک لەو شتانەی کە خەڵکی دنیا شانازی پێوە ئەکات کە ئەوژەوەیە هەندێکی تر لەوانە ئەڵێن ئەوانەیە کە کەنێک کە زەبینن خەڵک کاری لەبەر ئەڕوات ئەو کار ڕۆشتنە ئەو دەست ڕۆشتنە وەک ئەمنیە دیارەویش لە دەستەی دەسەڵاتدار و ئەمانەیە هەر خۆی ئەبینێتەوە جا زانەکانە فەرمونون ئەمانە هەمویان کۆمەڵە ئەسبابێکن کە لە ئینسان والێکە ئەم کیبرە دەستکەوێت ئەم کیبرە سەردەرهێنێ و دیاری بکات مامۆستا حکمی خۆ بە گەورەزانی چییە؟ بۆ نمونە زۆر جار دەگوترێ ئەمە حرامە ئەمە حەڵاڵە بۆ نمونە ئەمە سونەتە ئەمە فەرزە نازانم ئەمە کۆمەڵێ شتمان هەیە بۆ هەر کردەوەیەکی مرۆڤ زانایان یا قورآنی پیرۆز و فەرموودەکان و ئیجماعی زانایان شتێکیان داناوە ئەمە مەکروهە ئەمە مباحە ئەمە سونەتە ئەمە فەرزە مەبەستمەوەیە کیبر و خۆ بە گەورەزانی حکمی چییە و حکمەکە چۆن چۆنی دیاری کراوە کیبر یەکێکە لە تاوانە ناشرینەکان سیفەتە ناشرینەکان و ئیمامی زەهەبی کتێبێکی هەیە ناوی ئەلکەبائیرە لە کتێبی کەبائیرە ئیمامی زەهەبی ئەفەرمێت کیبر یەکێکە لە ئەکبەری کەبائیر ئەفەرمێ یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان بەڵگەیشی ئەو حەدیثەیە کە پێغەمبەر فەرمێ هەر کەسێ بە ئەندازەی مسقالە زەڕەیەک کیبر لە دڵیا بێ ناچێتە بەهەشت یعنی لە سەرەتاوە ناچێتە بەهەشت کاتەمان ساوەکو چۆن درێت خۆ عالمە چێتە بەهەشت مەبەستمەوەیە ئەو تاوانە گەورانەی کە ئێمە ڕۆژانە بە قێزەون ئەیان بینی لە کۆمەلگان مەسەلەی دوور بێ لە ڕووی جەناب و بینەر داوێن پیسی مەیخۆری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەمانە نەیفەرمووە یعنی ئەگە بەونە جۆجام ئەگونجێ مرۆڤ مەیش بنۆشێ بەڵام دوایی کە تۆبەیەکە کاچێتە بەهەشتەوە بەڵام بەسمەوەی بۆچی ئەوەندە بە توندی لێرەدا زەمی خۆ بە گەورەزانی کراوە کەبائیر کە ئافەرمێ ئەکبەری کەبائیر زیناش کەبائیرە بەڵام ئەکبەری کەبائیر نییە قەتلیش کەبائیرە بەس ئەکبەری کەبائیر نییە بەڵام کیبر ژیانی ئەم ئینسانە و کۆمەلگا تێگەیات دیعای خوایەتی لێ دروزە بێ نەعوذ بالله ئەی فرعون وای لێ نەهادووتی ئەنا ڕەبوکم الئەعلا ئەی ئێستێ دەستەیەک لە ناو خەڵکە لە دنیای خۆیان نەعوذ بالله نەکردوتە خوای خەڵکەکانی تر بەڵام ئەم خوا درۆزنانە ئەوەنە پوچەڵ بوون کۆرۆنا هەمویانی پوچەڵ کردو خوایەتەکانی ئەوان بەدەست کۆرۆناوە هەر هیچی نەما ئەی کۆمەڵێ لە خەڵکی دنیا شەرع بۆ خەڵک دانێن ئەمر بەسەر بە قسەی خۆیان خەڵکە کوژن بە قسەی خۆیان ماڵی خەڵک ئیبادە ئەکەن فەرهوتیەکەن ئەی خۆن بۆ ئەوان ڕەوایە بەس بۆ خەڵکی تر ڕەوا نییە مافی خەڵک بۆیە بە ئەکبەری کەبائیر دانراوە ئەمە لەبەر ئەوەی ژیان تێگەچێ لەم ئینسانە لە خانەوادەکەی لە خەڵکی سەرزەوی لە کۆمەلگا لە مجتەمع لە دەوڵەت هەمووی تێگەچێ بەسەریەکە ئیمامی زەهەبی عەرزم کردی ئەفەرمی لە ئەکبەری کەبائیر ئیمامی ئیبن حەجەر ئەوش کتێبێکی هەیە لە کتێبەکەیە باسی کەبائیرەکە بەس ئەکبەری کەبائیر نییە ئەویش هەر بە یەکێک لە گوناهە گەورەکان ناوی بردووە الزواجر في اقتراف الكبائر کە لەو کتێبەیە ئەویش باسێکە و زانەکانی تریش باسییان کردەوە بەڵام ئەم دوو زانایە بەم شێوە باسییان کردو ئەویش ئەمە بۆیە باسییان کردووە ژیان ئەوەندەی خۆشە لە دنیاە کە ئینسان لێی تاڵ نەبێ کە شتێکی لێ پەیا بوو لێی تاڵ کرد ئیترە و ژیانە بە خەڵک نایە کە یەکێ پەیا بوو نەعوذ بالله خۆی بە خەڵک لەوتەیە خۆی وا دانا ئەوەی بۆ ئەو ڕەوایە بۆ خەڵک ڕەوانیە لە کردارە ئەوەی لە تەسەڕفاتە ئەوەی بۆ خۆی قەراریدا ڕەوا بێ بۆ خەڵکی تر ڕەوانە بێ ئەوەی بۆ ئەو ڕەوا بێ چیەکە وەکو ئێستا ئەوەی وڵات کاو دەکرێ وڵات تاڵا نەکرێ وڵات ئەخورێ سەروەت بە هەدەر ئەبڕێ ژیانی خەڵک ها ژیانی خەڵک لێ لە شوێنی وایە خەڵکەڵە با بمرین تیاچین کۆڕۆنا بمان کوژێ بەس نەجاتمان بێ ئەمە تەکەبوری خەڵکەکانوان کردو ئینسانەکانوان کردو دەسەڵاتەکانوان کردو ڕەحم لە دڵیانە نەماوە تەواضوعیان نییە ئەوان لە شوێنێ گەژین لە وڵاتێ گەژین لە ناو تەسەورێت تێکاژین گەل و میلەت و شەعبەکەیان لە شوێنێکی تر ئەژی
ئەمە دەچێتە چوار شێوەی خۆ بە گەورەزانی ئەگەر بە گەورەزانی نەبێت تەواضوعیان هەبێ حاکمی دروست و کاربەجێ حاکمی حتا ئەوەی کە خۆی خۆشەوێ خەڵکەکەی خۆشەوێ ئەوە ژیانی دنیای خۆش بێ لەگەڵ خەڵکەکەی خۆی گیان ناکەتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم گەورەترین نمونەیە قودوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جلوبەرگا جیاواز نەبوو هەتا جاری وا بۆ میوان هاتووە نەیزانیەوە پێغەمبەرە بەجلەکانی دیار نەبوو لە خەڵکەکە جیاواز بێ پێغەمبەر لەگەڵ منداڵە نانی خواردووە لەگەڵ عەبدە کۆیلەیە نانی خواردووە لەگەڵ خەڵکی نەخۆشە نانی خواردووە لەگەڵ میوانە نانی خواردووە لەگەڵ ماڵ خێزانی نانی خواردووە پێغەمبەر پینەی جلەکانی خۆی کردووە پێغەمبەر نعلەکانی خۆی پینە کردووە پێغەمبەر لەگەڵ ماڵ و خێزانی خۆیان گۆشت و هەنێک کاروباری ناوماڵی کردووە پێغەمبەر لەگەڵ هاوڕێکانی چووە بۆ دەر و دەشت و ئەمانە لەگەڵ یانە هەر یەکە ئیشێکی کردو پێغەمبەری صلی الله علیه و سلم دار و چیلکە و چێوی هێناوە بەشداری ئیشەکانی کرۆ ئاگرەکەی بۆ کردوونەتەوە خزمەتێکی کردووە لەگەڵ یانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بووە خولەفای ڕاشیدین و ئانەی بە حەق شوێن کەوتوی پێغەمبەر بوون وابوون بەڵام ئەوانەی ئەمڕۆ کە جاری وایە دیعای دینداری زۆر ئەکەن ئەمانە بەڵام شەتانە بینه وبین النبی وأتباع النبی وخلفاء النبی کە زۆر جیاوازی هەیە بەڕاستی جا بۆیە کیبر ئەوەندە بە شدت شەرع باسی کردووە هاتووە لەبەرەوەی ژیان تێک نەچێت چونکی خوای گەورە خەڵکی داناوە لەم ژیانەیە کە بە ئاسوودەی بژین تا قیامەتی بەدەست بێنن ژیانیان لە دنیا ئاسوودە بێ قیامەتیشیان دنیا لە قیامەتە ئاسوودە بێ بەم ژیانە ئاسوودەی قیامەتیش دروست دەبێت زۆر باش مامۆستا بێگومان وەکو جەناب دەفەرموویت زۆر جاران خەڵک بۆیە کەمتر تووشی کیبر و خۆ بە گەورەزانیە بوو لەبەرەوەی پێویستی بە دراوسێکەکەی هەبوو کاسە هاوسەیی هەبوو بە ڕۆژ پێداویستیەکانی خۆی هەل لە شەکر شکێنێکەوە تا کۆمەڵێ زۆرجار قاپ و پیاڵە و شتیشیان خواست بەڵام ئێستا خەڵک ئەوەندە هەبووە لەوەجێی تر بێمنەت بێت لە دەوروبەرەکەی ئاسەوار و شوێنەوارە خراپەکانی کیبر و خۆ بە گەورەزانی لەسەر کۆمەڵگە لەسەر تاگ لەسەر خێزان چین و چۆن ڕەنگە دەنەوە زۆرن زانکان کۆمەڵە شتیان باس کردووە باسی مەضار و زەرەرەکانیەکەن ضەرەرەکانی زیانەکانی بۆ دنیایش و بۆ قیامەتیشە وەک بۆ دنیا ئینسان ئەو کەسەی متەکەبیر بێ خەڵک لەگەڵ یا هەڵ ناکات خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله خوای پەروەردگار ئەم پێغەمبەرەی پەروەردە کردووە ئەم پێغەمبەرەی هاوڵەکانی پەروەردە کردووە لە دوای ئەوانیشەوە ئەم پەروەردە هاتووە خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ ئەگەر تۆ ئینسانێکی تون بیت ڕقن بی دوو لە پێغەمبەر تند و تیژ بیت سەماحت نەبێ لێبوردنت نەبێ تەواضوعت نەبێ کە خوای گەورە فەرمێ واخفض جەناحەکە للمؤمنین کە دوورە لە پێغەمبەرەوە ئەگەر تۆ ئاوابی ئەوەی دەوریان داوە لە تۆ هەمووی بڵاوی لێکە لە پێش پێغەمبەرە کەسێکی تر نەبووە عەرەبی و عەجەمی و ڕۆمی و فارسی و هندی و هەموو ڕەگەزەکان هەموو زمانە جیاوازەکان هەموو دیمەنە جیاوازەکان لە دەوریان کۆ بێتەوە ئەوە پێغەمبەری ئیسلام بوو ئەو هەموو خەڵکەی کۆ کردو پێغەمبەریش لە خۆیەوە نییە لە خواوەیە دینەکە هی خوایە خوا پێغەمبەرەکەی پەروەردە کردووە ئەم پێغەمبەرە هەر کەسێ هاتوۆتە نزیکەوە خەڵک لە دوورە و ڕقی لێ بووە کە هەڵس و کەوتێکی کەمیان لەگەڵا کردووە یەکسەر مسلمان بوون بەبێ دەعوەبانکردن هەندێک لە وڵاتانی دنیا مەشهور ئاڵێن شەرقی عالەمی ئیسلامی مالیزیا و ئەندەنوسیا و ئەمانە سرایڤۆ و وەلحاصڵ شوێنەکانی تر ئەڵێن لە ڕێگەی توجارە مسلمانەکان و هەر مسلمان بوون بەبێت داعوە و شتی تر جا دوور نەکەوینەوە ئەو سیفەتە ئەگەر ئینسان وابوو وەک قورئان باسیەکە خەڵک لە دۆری کۆ نابێتەوە مەسلحەتی ناڕوە ئیشی ناڕوات کە بە واقعیش خوای گەورە دایناوە شێوە نەزەرەکان پیشانەیە بە عەمەلیش ئەوەیە مەلیک و پاشایەک پێویستی بە نانەوایە کە نانی بۆ بکە پێویستی بە کەسێک هەیە هینی شارەوانی و بەرەدی خزمەتی ماڵەکەی بۆ بکە بەرماڵەکەی بۆ بکە خاوێنی بکاتەوە بۆی پێویستی بە مامۆستایەک هەیە مناڵەکانی بۆ پەروەردە بکە
پێویستی بە کارەکەری هەیە خزمەتی خێزان و ماڵ و ناوماڵەکەی بۆ بکە، پێویستی بە جوتیارێک هەیە، پێویستی بە کرێکار هەیە، ئەی میوە چۆن بێنێ و بیخوا، ئەی باغدار ئەگەر نەبێ ئەو لەکوێ میوەی دەزەکەوێ، ئەگەر تاجیر نەبێ ئەو لەکوێ قوماشی دەزەکەوێ، ئەو لەکوێ پێویستەکانی دەوێت. ئەمە لایەنە نەزەریەکەی پیشانە لایەنە عەمەلەکەشی پێویستە ئاوا. ئەو گەورەیە کە خۆی ونە بە گەورە ئەزانێ، ئەگەر دەنگ بەم ڕۆڵێن دەنگی خەڵک گەورەی کردووە، ئەگە خەڵکی دەنگیان نەدایە بچووگە بێتەوە خۆ هیچی نامێنێ. جا ئەمە نیعمەتە خوای گەورە پێڵێ بۆی لە کیسن نەچێ فریای خۆتکەوە. هەر کەسێ چاکەی لەگەڵا کردی سوپاسی بکە. پێغەمبەر فەرمێگە کەسێ هەدیەیەکی بۆ هێنان ئەگەر دەسەڵاتتان هەبوو لە بەرانبەریەوە بە ئەندازەی لە هەدیەکەی خۆی باشتر بێنێ. ئەگەر سەلامی لێکردن بە باشتر لە سەلامەکەی خۆی سەلامی لێ بکەنەوە. ئەگەر نەتانتوانی وەک ئەوەکەی خۆی باکەمتر نەوێت لە هینەکەی خۆی. ئەگەر پاداشتەکەی دیاریتان نەبوو بیدەنەوە بۆ کەسی دیاری بۆ هێناون، ئەوە فەرمێ ئەوەنە دوعای خێری بۆکن کابرا خۆی بە قەرزاربار بزانێت. ئەگەر هیچ لە دەست نەهاخۆ دوعا لە دەستێت. بۆ نمونە ئێمە جارێکیان لە ماڵێکدا پیاوێک چەند مامۆستایەک و چەند فەقەیە داعوەتی کردبووین، نەختی قسەی خۆشی کردکورە وتی مامۆستا خەڵکی دنیا هەیە بۆی جێڕانەوە ئەی بە شەق و بە زۆر خواردنەکەشمان لێسێنە پێشمان ناڵێ بە زیابێ بەس نفتی فەخوا ئێمە زۆرمان دڵمان بەوە خۆشە کە ئێوەن خوا بە زیاوی کا خوا زیاوی کا و خوا بەرەکەتی تێبکا و لەشی ساختان باتێەوە منداڵتان بۆ ساڵح کا و ئەمان بدا بەست خۆت و ماڵ و منداڵ و ئەوانت خەڵک بەس جاری وایە حچی ناوێت قسەیەکی خۆش دەوێت. ئەمە لە دینایە. جا دینی خوای پەروەردگار ئەوێ ئەمە لە کیسی ئینسان نەچێت. ئەم جارە ئەو کەسانەی کە متەکەبیرن خۆیان بەزلزانن ضەیق و نەفسن، چونکی ئەوەی لە نەفسی خۆیانە دایان ناوە نابینن خەڵک بەو شێوە خزمەتیان کە بۆیە جاری وایە عقوبەی خەڵکەدەن بەردەستەکانی فەسڵەکە عقوبەیەدا ئەی کوژێت نەزانی پلەی پای من چێنێ تۆ ئینسانێکی پلە و پایی تۆ چییە؟ خوای گەورە فەرمێ پێی یەکی لە ساڵحینە فەرمێ گەر ئینسان خۆی تەکەبوری کرد خۆی زل کرد پێی بڵێن تۆ دوو جار لە کونی میزۆ هاتووی، تۆ لە نوتفەیەکی قێزەوەن دروست بووی، ئەو نە تەکەبور مەکە یاخی نەبیت ئاگار لێ بێت لەبەرەوە ئەوە ئامۆژگاریەکە. یەکێکی تر لەوانە ئەوەیە ئەم ئینسانە کە ئابە و شێوەیە خەڵک ڕووی نایاتێ، خەڵک حەزی لە مەجلیسی نییە. ئەوە خەڵکی دنیا کە ئەیبینی مەسلحەت وای لێیەکە مەجلیسیان گەرم بێ لەگەڵ مەسلحەت نیمە چۆڵترین مەجلیسی ئەوە قەزافی لێدەیا وەکو سەدام کە چیان پێ هەر ئەوانەی کە پشتیوانی لێکە حرەسێک ئەو تفولعنەتیەکە ئەوانەی چەپڵی بۆ لایاڵە گۆڕ بە گۆڕ بێت. لەبەرەوەی ئەوێ وەکو دنیا ئاوا بێ مەضاری قیامەتیشی زۆرە. یەکێک لەوانە ڕێگەیە پەنا بەخوا ئینسان ڕاکێشێ بەرەو غەزەب و تووڕەیی خواو. یەکێکی تر لەوانە ئەوەیە کە ئەم ئینسانە ئینسانێکی متەکەبیر ئینسانێکی زۆر بێکەڵکە، چونکی یەکسەر کە نەیبینی وەگەڵ شتەکە شایستە بێ بە مەقامی خۆی ئیتر وەزانێ نەقز ڕووی تێکردووە. عمەری کوڕە عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ میوانێکیان هەبوو لە ماڵە چراکەیان هینی تیانەما زەیتی تیانەما کاتی خۆی نەوتوشە بەو شێوە نەبووە زەیتیان تێکردووە. میوانەکە وتی من هەڵەسم چاچێکە فەرموویەوە لە ڕێز و میوانداری خاوەن ماڵ نییە میوان هەڵسێ ئیش بکات. وتی دە باشە بڵێ بە خزمەتکارەکە وتی ئەویش ماندوو بووە لە دەرەوە درەنگ خەوتووە با خەوەکەی لێ تێکنین. وتی ئەی چێ؟ وتی ئەی ئەمیرەلموئمینین تۆ هەڵەستی؟ فەرمی بەڵێ. هەڵسا چاچی کرد و هات جامجا بۆی تێگەێنێ فەرمووی من کە هەڵسام عومەر بوو چاکم کرد هەر عومەرم هاتوشمە تۆ هەر عومەرم هیچ نەقسم ڕووی نەداوە. بۆیە خاوەن ماڵەکە دەرسێکی گەورەی میوانەکە خاوەن ماڵەکە دەرسێکی گەورەی میوانەکەی دادا کەویش لە ماڵی خۆی بیجێڕێتەوە بە ماڵ و مناڵەکانی و مناڵەکانیشی فێرکە تەواضوعی تیا دروست کردووە. یەکێکی تر لەوانە ئەوەیە تەکەبور ئینسان وا لێکا دوور کەوێتەوە لە خوای پەروەردگار. یەکێکی تر لەوانە ئەوەیە خەڵکی لێی بێزارن وەگوتمان کە مرد ئەڵێن گۆڕ بە گۆڕ بە یاخوا ئەو لاتر چێ نەیبینینەوە. یەکێکی تر لەوانە ئەم ئینسانە خۆی بە هەلاکاچێ و ئەفەوتێ و بەرەکەت لە عمر و ئیشیشیان نامێنێت. خاڵێکی تر لەوانە ئەوەیە دوورەکەوێتەوە لە تاعەتی پەروەردگار کیبر ئەبێ بە مانیعێک پەنا بەخوا ئینسان مەحرومەکە لە ڕەحمەت و بەرەکەت. ئەوەش بوو شەیتان ئامادە نەبوو فەرمانی خوا بۆ ئادەم جێبەجێ بکە. یەینە سەری. یەکێکی تر لەوانە جەزای متەکەبیرین ئەوەیە کە الطرد من رحمة الله ئەوەیە کە خوای پەروەردگار چیرۆکی ئادەم و شەیطان کە خوای گەورە باسی خەڵقەکەیەکە لە 4-5 شوێنی قورئانە زۆر باس کراوە کە خوای گەورە ئەمری کرد بە مەلایکە لەبەرەوە ڕێزی ئادەم بگرن ڕێزەکەی بۆ دەربڕن سوژدەیان برد بۆی بەس
ئەوە شەیطان بۆ سوژدەی نەبێت فاستكبر وكان من الكافرين يعني قرآن فرمي استكبرت أم كنت من العالي خذ بزلزانية خذ بوزاني شايستني قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين تكبرك عجبك سري درهنا أم تكبرك شيء أخوي قولوا فرمي فإن عليك لعنتي أما لشونك وافرمي لشونك فإن عليك اللعنة إلى يوم الدين قال فأنظرني إلى قال إنك من المنظرين بمهي الله إيش تعالى قال وإيش دعواي دنياك أخوي قولوا دنياك يداتي أوجع وتس الله أبي همو عبد كانت لا ري لا دم لا ري لا بهج لا يندم جيجا لا عبد مخلصة كانت خوي قولوا فرمي قرار مداوة أو عبدي راس تقيمين من به أي شيطان توناتوني لخشتي بريد شيطان بهوي أو تكبره هر کسی کیش تکبر بکه جزاکی شیطانی پناه بخواد دەکەوێت خاڵێکی تر لەوانە کە شتێکی خەڵبە پەنا بەخوا متەکەبیر حقد و بغض و چینە لە خەڵک هەڵەگرێت لە دەور و بەری هەر تەواوی نەخۆشیە دەرونیەکانی بۆ دروزە بێتی تر دائیم لە قەلەق ئاژی ئیسراحەت لە ژیان ناکات ئەی ئەبێت چەند بترسێ ئەمانە کە ئەم دەری بڕی مامەڵەیەکی جیاوازی ئەبێت چەنە بترسێ چایەکە بڵێ زەهری تێ نەکرد بێ ئەی نانەکە ئەی زلەکانی بڵێ زەهراوی نەکرانی ئەبێ لەکوێ بخێ ئەی بڵێ کە خەوتم سەرم نەبڕن ئەی بڵێ نەمخەنە بیرێگۆ هەزار و یەک تەسەوڕ و مشکلەی بۆ دروزە بێت جا لە ڕاستیە یەکێکی تر لەو دەردوو نەخۆشیانە کە کیبر دروستیەکە ڕیایە پەنا بەخوا ڕووپامایی ینی ڕیا بەرهەمی خۆ بە گەورە زانیە مامۆستا ئەم پیاوە لێرەوە بەرامبەر بە جەنابەت خۆی بە گەورە ئەزانێ و پێی وایە ئەبێ خەڵک خزمەتیکە بۆچی لە نوێژەکەیە لەبەر تۆیە کە ئەیەوێ من و تۆ و خەڵکێکی تر لە خزمەتیابین و بە گەورەی بزانین بۆچی لە نوێژەکەیە وا خۆی دەرەخا خشوعی هەبێ تەنها لە بەرەوەی سەرنجی من و تۆ ڕاکێشێ ئاخر ڕیاکە لویا ئاوایە ئیسلام ئەیەوێت ناخی ئینسان لە عیلاجەکانە هەیە کە باسیەوە کە ئینسان وای لێ ببێ بە عەبدی خوا ئیتر کە بوو بە عەبدی خوا گوێی لەوەی نییە خەڵک چیاڵێ و چی ناڵێت ئەمەیان کە ئەیەوێ خشوع دەرکا و خشوعی پێ نییە پەنا بەخوا ئەوە ڕیاکەیە ڕیاش پەنا بەخوا شیرکی بچووکە ڕاستە مامۆستا کاتی بەرنامەکەم لەوە کەمی مایە بۆی فریای هەم هەڕەشە زۆر توندەکان بکەوین و هەم چارەسەریش بەزەمەوێ زۆر بە کورتە باسیەوە بکەم ئەگەر خۆ بە گەورەزانی بۆ دەسەڵاتدار و دەوڵەمەند و باڵابەرز و قۆزێک جوان ینی ناشرین بێ بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەقیرێکی خۆ بە گەورەزان ئەوە بۆ فەرمێ پیرێکی دامێن پیس لەگەڵ فەقیرێکی خۆ بە گەورەزان خوای گەورە قەت لێیان خۆش نایمە بەسمەوەیە کەسێکەوە هیچی نەبێ و هەر ئەوێ خۆشی بە گەورە بزانێت چەندێک قەبیح و ناشرینترە پێغەمبەر فەرمێ لەو فەرمودەیە فەرمێ سێ دەستە هەیە لە قیامەتە خوای گەورە سەیریان ناکا بە ڕەحمەتەوە قسەیشیان لەگەڵا ناکات لوتفیشی نییە بەرانبەریان یەکێکیان پیرێکە بە پیری زینا و داوێن پیسی بکا پەنا بەخوا یەکێکیان دەسەڵاتدار و پاشا و حاکم و دەسەڵاتدارێک کە درۆ بکا لەگەڵ خەڵکەکەیە بە درۆ بەڕێیان بکە یەکێکیشیان عائیل مستەکبیر هەژارێک کە تەکەبورکە خەڵکی یارمەتیوە کاکە من پێویستم بە یارمەتی نییە پێویستم بە یارمەتی تۆ نییە خۆی بەزرزانە جا ئەم سیانە هەرسێکیان پەنا بەخوا لە ڕۆژگاری ئەمڕۆیە هەیە خەڵکێکەیە بە پیری کە پیری جێگەی ئەوە ئینسان تەوبە بکایتر بازاری نەما کەس نایوە بەس لای خوای ماوە کەچی سوبحان الله ئەو دەستە با بۆ دایان پیسی ئاوای معاملەی وای لەگەڵاکە خوای گەورە لە قیامەتە سەیری ناکە قسەی لەگەڵا ناکات لوتف ناکات لەگەڵیا لە قیامەتە ئەوی تریان ئەو دەسەڵاتدارانە کە ئەو هەموو درۆوەکەن بە شەو و ڕۆژان لەگەڵ خەڵکە ئەو نیشانەی قیامەتە ئەیبینی یان نایبینی سێهەمیشیان هەنێک لە خەڵکی هەژار هەیە تەکەبورەکە ئێبا بە تەکەبوری توی خوای گەورە توی بە هەژار دانا بڵێ هەژار خۆ عیبیتیانی یا زۆر جارە گونجێ مامۆستاگە تەویلێکی تری بۆ بکەین کە ئەگاتە خۆشگوزەرانی و کەیف و سەفا و هەبووی خۆی ئیتر خەڵک لەبیرەکە یا بەونە ڕابردووی خۆی لەبیرەچێتەوە قورئان باسێکە حتا لە دوو شوێنە لە سوورەتی زومەرە خۆی پەروەردگار باسی ئەوە ناکات
لە دوو شوێنە باسیەوانە مامۆستاگەر پێم خۆشە بە خێرایی باز لە هەڕەشە و سزا سەختەکانی خوا و پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم کە دیاریان کردو بۆ کەسی خۆ بە گەورەزان هەرچەند لە سەرەتاوە هەندێکیت باس کرد ئەگەر بە خێرایی بچین و پاشتریش باز لە چارەسەری و بنەبڕکردنی کیبر و خۆ بە گەورەزانی بکەین. ئەو هەڕەشانەی کە هاتوون ئەو دیمەنانەی کە هەبوون قورئان باسی کردووە چەندین ئاەت تقریبا نزیکی 50 ئەوەندە ئاەت لە قورئانە باسی کیبر و تەکەبورەکە هەمووی زەمەکات سەرکۆنەیانەکات. یەکێک لەوانە ئەوەیە کە ئەفەرمێ سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق. خوای گەورە نیعمەتی هیدایەتیان لێ ئەشارێتەوە کەوان سەیریان کرد تەکەبر بوو بە پیشەیان ئیتر خوای گەورە هیدایەت لەوان ئەشارێتەوە لە دنیای حەقیان بۆ نابینێ لە قیامەتیشا بەهەژ نادۆزن ڕێگەی بەهەژ نادۆزن. لە یەکێک لەو ئاەتانەی ترا کە خوای گەورە فەرمێ وەخاب كل جبار عنید كل متكبر عنید. متكبر و متجبر ئەوەی کە خۆی بە خاوەنی زەبر و زەن نەزانێت ئەوە پەنا بەخوا مایە سوتاوی قیامەتە. خوای گەورە فەرمێ إن الله لا يحب المستكبرين و چەندین ئاەتی تریش هەیە لەوانە. یەکێکی تر لەوانە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆمان باس دەکات دەفەرمێ لە ڕۆژی دواییە ئەوانەی کە خۆیان بە زل زانیوە و خۆیان فەرز کردووە بەسەر خەڵکا و نرخیان بۆ کەسدانە ناوە و باکیان نەبووە بە خەڵکو و بێنیاز بوون خۆیان بە بێنیاز زانیوە لە خەڵکی لە دنیاە لەوێنە و دیمەنی مێرولەیەکی سووری زۆر بچووکە لە دیمەنی ئینسانە بەڵام وەکو ئەو مێرولە بچووکانەوانانێ هەموو شتێک لە دەوری ئەوان گەورەترە و ئەوانە لە ڕۆژی دواییە ئەبرێن بۆ سجنێک لە جەهەنەما پێوترێ بۆلوس ئەخرێنە ناو ئەو سجنەوە. خواردنی ئەوان لە ناو ئەو سجنەیە کێم و زووخاوێکە کە لە لاشەی جەهەنەمیەکان یەتە خوارەوە پەنا بەخوا. یەکێکی تر لەو فەرمودانە کە لە صحیحی بوخاری و مسلمە هاتووە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەیگێڕێتەوە فەرمێ خوای گەورە لا ينظر الله إلى من يجر ثوبه خويلاء یا من جر ثوبه خويلاء. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە ڕەحمەت سەیری ئەوانە ناکە کە جلەکانیان ڕائەکێشن لەبەر تەکەبر و خۆ بەزلزانین. باو بوو ئەو کاتە بۆ خاوەن عەشرەت و دەسەڵات دارەکانی دنیا پێغەمبەریش لەو دیمەنا فەرموویەتی یا هەر شتێک کەمایی فەخر بێ. لە فەرمودەیەکی ترا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم باسێکا بۆمان کە متفق عليه ئەویشە فەرمێ پێغەمبەری خوا فەرمووی حاڵ وا بوو پیاوێک وەگەڵێ جلی تازە و جلو بەرجی لەبەر کرد ئیزارەکەی ڕائەکێشە بەشی خواری و جلەکە کەوتمان پێوتری ئیزار وەکو بڵێ پانتۆڵەکەی لە ئەرزە خشان ئەوە خۆی پەروەردگار بردیە خوارەوە بە ناخی زەویە فهو يتجلجل في الأرض إلى يوم القيامة. لو كاتوا لبيج روانا كردني بيغمبري خوا كردويتي بناخي زەویە حتى قيامتها الروت أخوار وبقيامته قيجية بأرزار الروت أخوار إشتانا قيشتو تجهنم. لفرموديك يكي لصالحين فرمي سليمان فرموي بباڵندەکان و بە جین و بە ئینس و بە بەهایم ئاژاڵەکان ئەمانەی کۆ کردو وەگەڵە خۆی بنوێنێ لە بەردەمیانە. خوای پەروەردگار بەرزی کردو حتا گوێی لە تەسبیحاتی مەلایکە بوو لە ئاسمان ئاسمانەکانی پیشاندا شۆڕی کردو بۆ ئەرزەوی تا پێی گەیشت پێی دای لە بەحرەکان. ئەم جارە خوای گەورە ئەو عەبدە ساڵحا فەرمووی ئەگەر خاوەنی ئێوە کە سولەیمانە بە ئەندازەی مسقالە زەڕەیە کیبر لە دڵیا بێ ئەوە خوای گەورە چەنە بەرزی کردو بۆ ئاسمان ئەوەندە ئەیخاتە خوار بە ناو زەویە. کیبر لەوە خەتەرەکەی زۆر زۆر خراپە. یەکێکی تر لەو فەرمودە و فەرمایشتانە چەندین فەرمودە و فەرمایشتی ترمان هەیە کە ئەوانەی هینەکەن تەکەبورەکەن یان خۆیان بەزل ئەزانن ئەوانە وەگەڵێ کێژمە کێشیان کردووە لەگەڵ خوای گەورە سیفەت سنووری خۆیان بەزاندووە
ویستویانە دەست بۆ مافی خوای پەروەردگار بنن. مەلیک و پاشا و دەسەڵاتدارەکانی دنیا دەست بۆ هەر شتێ ببرێت کەمتر تووڕەن، بەڵام کە دەست برا بۆ شتە نزیکەکانی خۆیان بۆ کورسی و دەسەڵاتەکەیان بەڵێ ئیترەوە قیامەت هەڵەسێ ڕاستە تەشبیه نەبێ. ئەی ئەوە نییە دەسەڵاتدارەکانی دنیا لە عێراق وتیان کاتێ عێراق جێڵین خەڵک بێتە سەر خۆڵەمێش خۆڵەکەوە هەموو یەکەین بەڕەمان. ئەی لە سووریاوایان نەکردو ڕاستە ئەی لە شوێنەکانی مامۆستا هاوکاران ئاماژەکەن هیچ کاتمان نەما بەس پێم خۆشە لە دوو خولەکە باز لە چارەسەریش بکەین. ئەگەر من کەسێک بینەرێک هەستی کرد ئەم نیشانە و هۆکارانە بوونی هەبووی لە دڵ و دەرونیا لە بیرکردنەوەیە لە قسەیە چۆن چارەسەری کیبر بکە، بەڵام ئەگە زۆر بە خێرایی بێسپاس دەکەم. وەڵاهی بە کورتی زانەکانە فەرمونون بە تایبەتی ئیمامی غەزالیە فەرمێ ئەمانە ڕیشەکێش کرێ عجب و کیپر لە دڵە حقد و حەسادەت لە دڵا دەربێنی. ئەم جارە فەرمێ ئەوەی کە بە خۆیان ئەنازێ با بزانێ لە نوتفە دروست بووە، ئەوەی بە عیلمەکە ئازانێ بزانێ خاوەن عیلمەکان لە لەحزەیەکە عیلمەکان لە بیرەچێتەوە، ئەوەی بە ماڵ و سامانە ئەنازێت زۆر کەس بوو بە یەک لەحزە ماڵ و سامانەکەی داناوە، ئەوەی بە جوانی ئەزانێت جاری وایە نەخۆشێکی بەسیط جوانیەکەی نایاڵێ، ئەوەی بە عەشرەت و قەوم و کەس ئەنازێت ئەوەتە دوو کەس یەکێکیان عەشرەتی نییە یەکیان عەشرەتی هەیە، یەکیان ئەنازێ بە قەوم و عەشرەتە پێغەمبەر فەرمێ خۆی نۆ هەمیانە کە بە خۆی خاتە جەهەنەم، ئەوەیشی بە خۆیان ئەنازێ و بە ئیسلامیان ئەنازێ خاتە بەهەشتۆ، ئەوەیشی کە بە شتێکی تر بە دەسەڵاتە ئەنازێت زۆر دەسەڵاتداری دنیا هەیە دەسەڵاتەکەی نەماوە و بابیش زانن کۆڕۆنا زۆر دەسەڵاتداری دنیای کەم و کول کرد کۆم کرد هەرەوەندەی ماوە ئەگەر لە شوێنەکە زۆر جار هەیە پاڵێک ئەمێنێت ئەوەی دەسەڵاتداری دڵات دەسەڵاتەکەی نەما. علم و طب گەگەیشتە ئەوی ئەوتیان ئیترەوە ڕۆح نەبێ هەموو شتێکی تر وەڵا زۆر شت ماوە طب کە پێی نەوێراوە بۆ نمونەوە کۆرە ئەبێ چەند میکرۆب و ڤایرۆسی تر هەبێ کە ئیشتا علم نەیزانیوە یا پەیان هەبووە لێیان دکتۆرەکانیشێ بەشێ لە دکتۆرەکان ضەحایی دەسی کۆڕۆنا دەرمان و سەیدەرێ و کۆمپانیاکان کەلوکۆمە لە ئاستیە هەموو شتەکانی کە بەشەر پێوەی ئەنازێت خۆی پێوە هەڵەکێشێت تەکەبوری پێوەکە لای خوای گەورە وفوق كل ذي علم عليم لا پشتی هەموو دەسەڵاتێک و دەسەڵاتداری خوای گەورە هەیە، پشتی هەموو علمداری خوای گەورەیە، پشتی هەموو توانایی خوای پەروەردگار هەیە، پشتی هەموو دەسەڵات. گەرمان سەرنجام بشمانەیە بە پەیژەی خۆ گەورەکردن و دروستکردنی پێگەیەکە بڕۆین ئەم ڕێگەیان ناشەرعی و ناشرین و قێزەون بوو، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شوێنێکی ترا فەرمێ هەر کەسێ لەبەر خوا تەواضع و خۆ بە کەمزانی هەبێ ئەوە خوای گەورە بەرزی ئەکاتەوە، بەرزکردنەوەیکیش کە خوا بیکە نیعمەت و گەورەیە و مرۆڤەکان ناتوان ڕقیان لێت بێتەوە و سزا و هەڕەشەی قیامەتی و دنیاییشی لەسەر نییە. من زۆر سپاسی بەڕێز دەگەم، خوای گەورە پاداشتی بە خێرداتەوە بە ئومێدیەوەی توانی بێتمان سوودێکی باش بە بینەر بگەێنین و ئەم دەردە کوشندە قێزەونەی کە هەستەکرێت لە کۆمەڵگەی ئابوونی هەیە وردە بنەبەر بکرین ئینشەڵا مامۆستایان زۆر سپاسی بەڕێز دەگەم. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەی هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان بە ئومێدیەوەی خوای گەورە ئەم دەردە کوشندەیە لە کۆڵی ئێمە و هەموو خەڵک بکاتەوە تا بە گەشتنەوەیەکتر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ.